بینەرانی ئازیزی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ من سیداد بابانیم خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی هەفتانەی وەرزش بە ئێوەی ئازیز شادەبمەوە. بینەرانی ئازیز تەوەری ئەم هەفتەی بەرنامەکەم تایبەت کردووە بە باسکردنێک لە یاریەکانی فوتساڵ و بە تایبەتی فوتساڵی خانمان لە کوردستان و هەروەها باسکردنێک لە فێرگەی تۆپی کچانی ئافرۆدەیت کە لە ئێستادا خەریکی مەشقوو ڕاهێنانن بە سەرکردایەتی مامۆستا عەباس فەرەجی ناسرا و بەناوبانگ و ڕاهێنەری لێهاتووی کوردستان. ئێمە پێمان خۆش بوو بۆ باسکردنێکی ئەم باسە گرنگە مامۆستا عەباس فەرەج لە ستودیۆکەمانە ئامادە بێت و گفتوگویەکی لەگەڵ ئەم لەسەر باسە لەگەڵ ئەنجام بدەین. مامۆستا گیان سڵاو لێبێ و دڵخۆشمە ئەمڕۆ بەجارێکی تر لەم ستودیۆ لەگەڵمانی. دووبارە سڵاو لە ئێوەی ئازیز لە بینەرانی کەڵان خۆشەویستەکەتان دەستخۆشی بەرنامەکە و لێ یەکەم و هەمیشە تەوەرەکانە زۆر گرنگ بۆ چکە زۆر گرنگویەوە بە تۆپی پێی کچان. من ئەمە یەکەم بەرنامەم نییە، بێگومان چەندین بەرنامەمە لەسەرەوە بوارە کردووە و هەر کار و چالاکیەک هاتووتە پێش کاکسیدات هەمیشە دەست پێشخەری کردووە. سوپاس دەکەم و دەستی مادەون و دەگوشم. سوپاس مامۆستا گیان. پێم خۆشە پێش ئەوەی کەوە بچینە لای فێرگی تۆپی پێی کچانی ئافرۆدەیت و هەروەها باسکردنێک لە تیمەکانی فوتساڵی هەڵبژاردی عێراق باسێک لە تۆپی فوتساڵی خانمان لە کوردستان بەگشتی بکەین. پێ دوایە لە چه ئاستێکدایەوە بەرەو پێشچوونی بە خۆ بینی و لە چاو ساڵانی ڕابردووە یاخود نەخێر بەرەو دواوە چووە؟ بێگومان وەکو بەرەو دواوە ناتوانین بڵێن بەرەو دواوە ڕۆشتۆ چکە ساڵ بە ساڵی ما بینین کوردستان و شارە کوردیەکان سلێمانی هەولێر دهۆک و هەروەها کەرکووکی عزیز و شاری هەڵەبجەش و بڵین دەوروبەری ئەو شارانەش کە ئیتر بڵین چەمچەماڵە دوکانە سێستایەقە ڕانیەیە ئەم شوێنانە هەمووی ئێستا گرنگیەوە بە تۆپی پێی کچان. جاران تەنها بڵین کار و چالەکیەکان لەناو شاری سلێمانی بوو، بڵین وردە وردە پەرەیسەن بۆ دەوروبەری سلێمانی بۆ شارۆچکەکان بۆ هەروەها وردە وردە تەنانەت ئێستا من لەم ماوەیە گرتە ڤیددیوەکەم بۆ هاتووە لە لێکێک لە یایزانەکان کە لەناو لادیەکانیشە ئێستا بین تۆپی پێی کچان کە پەرەیسەندووە کە بەڕاستی ئەمە بەڵگەیەکەوە تۆپی پێی کچان بەرەو پێشەوە ئەڕوا و ئەگەر پشتگیری بکرێت زیاتریش ئەڕوات و من دڵنیام چەندین یاریزانمان ئەچێتە دەرەوەی هەرێمی کوردستان و چێتە دەرەوەی عێراقیش بۆی کە لێ وەکو یاریزانێکی پیشەگەر یاری بکات. تۆپی پێی کچان سوپاس بۆخوا بەرەو پێشەوە ئەڕوا و تەنها ئەوەیە مەگلەیەکان زۆر جاکە بڵێن پشتگیریەکان کەمە ئەجینا وەکو یاریزانمان زۆر پێ دوایە گرنگی پێ نادرێت لە ئاستی سەراستی بەرپرسە وەرشتەکان بە تایبەتی و بە تایبەتی شاری سلێمانی باسکین لەبەرەوەی شارەکانی ترە بینین تیڤی بەهێزیان هەیە و ڕکابەری لەسەر خولەکانی کوردستانەکەن، بەڵام چەند ساڵێکە بینین یانەی سلێمانی یاخود بڵێم شاری سلێمانی لەو بوارەیە لە تۆپی کچانە بێنازە و هیچی مێکی ڕکابەری بکات. خۆی کێشەکە لەوایە سەکاسیدات خۆ دەزانی ئەو من نزیکەی ساڵ و نیوەکە ئەوە هەر لەبەر ئەم بارودۆخەوازم لە کاری ڕاهێنەرەتی تیپی کچانم هێنا بۆ پێیکە ئەمان بینی هیچ پشتگیریەک نییە ئەنجامان بەدەستێنا. من ئێستاش و دەجاریکە ژێڵەمەوە شانازیەکەینکەوە یەکەم جامی نایاب ئێمە پێشکەشی شاری سلێمانمان کرد کە تۆپی کورانیش چەندین ساڵە چەندین پارەی زەبەلاحیان سەر فکریانەکان بۆ تیپی کوڕان بەڵام بەدەستیان نێنا. یەکەم جار ئێمە و لە ماوەیەکی کەم بەدەستمانێنا و بۆ شاری هەولێری ئازیزیشمان بەدەستێنا هەرە و کۆمەڵە یایزانە کچەکە لە هەولێر ئەو جامە گەورەمان بەدەستێنا دیسان هاتنەوە شاری سلێمانی بەدەستمانێنا. سیروانی نوشتاکیانەیە چ لە سەراسی کچان چ لە سەراسی کوڕان زۆر تەواو ناوی کورسانی بەدەستێناوە لە شاری سلێمانی زۆر تاوای سەوسم باسیەوە بکەم. ینی ئێمە کە گەڕاینەوە لە شاری هەولێر من زۆر جار ئەم تەوەرەم باس کردەوە ئێمە توانیمان لە ماوەی 8 مانگا تیپەکە دروست بکەین و یەکەم جامی نایە پێشکەشی شاری سلێمانی و ینی سیوانی ئازیز بکەین و بۆیە دوجار بینمان بە هەمان شێوە کوڕانی سیوانی نەتوانیان یەکەم جامی نایە بێنە شاری سلێمانی. بۆیە جێگای دەستخۆشی بوو، بەڵام خۆ دەزانی تیپی کچان ینی ئێستا وەکو جارانیە بەڕاستی ئێمە جاران یایزانەکانمان هەمووی خۆبەخش بوون، یایزانەکانمان موچەیەکی کەمیان هەبوو، بەڵام ئێستا ئەو یایزانانە پێویستیان بۆ هەیەکەوە داهاتیشانە بێ پێویستیان بە وەکو یایزانەکانی شارەکانی ترکە هەمووشە بۆندی زەبەلاحیان بۆ تۆ لایەن یانەکانی شارەکانی ترە و هەروەها یانەکانی عێراقۆ، بەڵام کچانی ئێمە هەمیشە دووسۆزی ئەم شارە بوون، هەمیشە ڕەتیان کردبووە بچنە دەروی سلێمانی دوجار ناچار بوون ئەوچکەتر بارودۆخی ژیان و ئەوەی وەرزشەکە خۆمان نەزانین کارسیدات ئەو درامەتە بەهێزەی نییە کە بتوانە بڵێن هەر بەخۆی پاڵپشتی خۆی بکات. بۆیە بێ پاڵپشتێکی گەورەیە بێ لەلایەن یانەکانەوەی بتوانین لەسەر پێی خۆی بۆستێ.
ئەم ئەو ساڵونە تقریبان زۆر ڕاستە فوساڵی کچان بەداخۆ بەرەوە دوڕۆی بەڵام دوجار من بڕیاری گەڕانەوەمە لەگەڵ گەڕانەوەشما فێرگەی تۆپی پێکچانی کە بەنای خۆمەوە دامەزران و وردە وردە پەرەیسە با باسێکیەوە بگەین سەرەتا چۆن بوو ئەم بیرۆگەی بۆات کە فێرگەیەکی تۆپی کچام بکەیت تۆ کە لە سەرتادا وەک باست کرد بە نێوی خۆتەوە ناوتان ناو دواتر بە ڕێکەوتن لەگەڵ یانەی خانمانی ئافرۆدەیت فێرگەکەتان کرد بە ناوی ئەوانەوە بەڵام چۆن بوو سەرەتا بڕیارتان داوە لەگەڵ کیا گفتوگوی ئەم باستان کرد بەڵێ بێگومان من هەر لەگەڵ دانیشتنم زۆر کەسایەتی وەرزشی و زۆر یاریزان لەگەڵ ئەوان نەبوون کە من وازی لە کاری ڕاهێنەرەتی تپی کچان بێرم بەڵام وەکو ئاماژەم پێ بارودۆخەکە زۆر قورس بوو لە سەرشارمانی ئەنی هەموو شتەکان وردە و دەرکەوتوێ سەرشانی خۆمان بەڵام گوێمان نایە ئەنجامان بەدەستێنا ئێمە چاوەڕێی بڵێن پشگیری زیاترمانە کرد بەڵام بەداخە پشگیریەکان لە جیاتی بەهێزتر بێ وردە وردە لاوااستر بوو ئەوە بوو دوجار من کە بینیم بارودۆخی شارەکە بەداخەوە یاریزانەکانمان وردە وردە کۆمەڵ یاریزانمان هەیە ئازبەرز کە نوێنەراتی یانەکانی عێراقیان کردووە تەنانەت و دەستکەوتی باشیان لەگەڵ هەڵبژاردەی عێراق بەدەستێنا ئەو یاریزانەی تر وردە وردە تەمەنیان گەورە بێتر بچنە بوارێکەوە واز لە تۆبی پێبێن نابێ شاری سلێمانی بمرێ بۆیە من دوجار ئەو هەموو فشارە هاتە سەرم تەنانەت لەلایەن یاریزانەکانەوە کەوا من دەست پێ بکەم بۆ بەکارەکان ئەوە بوو بیرۆکەکەم بۆ هات لەگەڵ برای زۆر عزیزم مامۆستا سەلامتای لێرە ڕێز و خۆشەویستیم بۆ هەیەکەوە پشگیری کردم وتم من بە تەمای شتێکی ئەوان وتی بنیش بە هەموو شێوە گاوکاری تەکەم بۆ پێی خۆی بەرپرسی فێرگەکانی بڵێن سلێمانیە دوجار بڕیانماننا و بڕیارەکەشەوە بووکەوە بە نای خۆمەوە بێ لەبەرێکە بڵێن کەسانێکە بوونیان نەزای مامۆستا عەباس گەڕاوەتە وتیان با بەنای خۆتە بێ بۆی خەڵکانی تر وردە و دەکچەکانیان بێنە ناو بوارەکەەوە سپاس بۆخۆ ئەو متوانێکی گەورەی لەنان کە سوکاری یاریزانەکانەوە کە هەمیشە بە دوای ناوی مامۆستا عەباسا گەڕێن من هیچێک لە باوکی یاریزانەکانم کە ڕێز و سڵاوم بۆ هەیە کاک بەختیار وتی مامۆستا من 2 ساڵە بە دوای تۆیا گەڕم 2 ساڵە توانە مامۆستا عەباس دانیشتوێ ئێستا کە گەڕایتەوە 2 ساڵە من تامەزری تۆ بێن بە ناو ساحە و کچەکەم بێنمە لای تۆ یعنی ئەمە فەزلی خوایە سواز بۆخوا دوجار نزیکەی تقریبان 2-3 مانگ لەگەڵ لەسەر ئەو ناوە بەردەوام بووین بەشداری خولی فێرگەکانمان کرد لە شاری هەولێر و ئەنجامێکی باشمان بەدەستێنا بۆ یەکەم جار بەڵام ئەوە بووی تریانی ئەفرۆدێت خۆ دەزانی یەکێک لە یانەکان کە مێژوویکی گەورە هەیە لەلایەن لەم شارەوە بە تایبەتی لاری کچانە نەک تەنها بڵێن لە فوتساڵە لە باسکەیە لە بالەیە لە تۆبی دەسە بۆیە کاتێک کە ئەفرۆدێت فوتساڵی کچانی هەبوو لەم شارە هیچ یانێک نەیبوو بەڵام ئەویش بەداخەوە بارودۆخێکی قورساتە سەریانەکە وردە وردە ناچار بوون کەواتیپەکان کەمکەنەوە بەڵام زۆر سوپاسیانەکەم دەستەی کارژێریانە لە سەرۆکیانە مامۆستا سازان و لە هەموو ئەندامانی یانەکەەوە پەیوەندیان بەمونەوە کردوتیان مامۆستا عەباس پێمان خۆشەوە منیش بیرۆکەکەم پێ باش بوو کەوا فێرگەکە بکەینەوە بە نای فوتساڵی کچانی ئەفرۆدێتەوە ئەوان یانی پاڵپشتی مادی و معنەوی فێرگەکەن لە ئیستەیە وەکو ئەوان بڕیاریان ناوەکە ئینشەڵڵا ئەگەر وردە وردەتی بەگە لەسەر خۆی پێی خۆی بۆستێ و ئەگەر بەشداری خولەکانمان کرد ئەوان ئامادە بن کەەوە هاوکاریی باشی تیپەکە بکەن و هاوکاریی باشی یاریزانەکان بکەن بەڵام ئەوە ئێمە زانین کە ئێستا قەیرانێکی گەورە ڕووی کردوتە زۆربەی یانەکان و یانەی ئەفرۆدێتیش بەدەر نییە لەو قەیرانە ئەتوانم بڵێم ئێمە وەکو موچە داوای موچەمان نەکردووە بگرە داوای ئەومان کە تەنانەت لە کاتی پاڵەوانەتەکان پشگیریمان بکەن لە دابینکردنی بڵێن کەرەسەکان ئیتر لە هاتوچۆکردن بێ لە یاریگا بێ ئەوانیش خۆشبەختانە یاریگای خۆمان هەیە ئەفرۆدێت ئێستا ئێمە لێ ڕایەنانەکەین و کچەکانیش ئەمە وەکو فێرگەکە کچەکانمان ئێستا تامەزوی ئەوەن خۆیان پارەیان بەس بووی کە یاری بکەن بەس بووی کە دەرکەون وردە وردە و سپاس بۆخوا یەکەم دەستکەوتمان کە ئێمە نزیکەی 6 یاریزانمان ئێستا لە هەڵبژاردەی تازە پێگەشتوان و ئومێدبەخشی عێراقە ئەمەش بە پاڵپشتی دەستەی کارجێریانەیە و زۆر سوپاسیانەکە من دڵنیاشم هەمویان کەسانی پسپۆرن کەسانی ئەکادیمین لە داهاتووە هەشتێک بێتە بەردەستیان دەرێغی ناکەن بۆ کچەکان مامۆستا پێم خۆشە سام چۆن گوزارش لەو هەستاقیکەوە لەوانەیە زۆرێکە بن پیان وایەکەوە یاریکردنی خانمان لە شاری لە کوردستانە بە شێوەیەکی گشتی چۆن بڵێ تا ڕادەیە قورسەوە لە وڵاتی ئێمەیە بە تایبەتی باسیکەم ئافرەت وەکو پیاوان ئەو حڕێتە زۆریان نیە لەلایەن خێزانەکانیانەوە لە بەرەوەی لە ئاسی پیاوانە لە سەراسی کوڕانە هەر کام یاریزان پێی خۆش بێت ئەتوانێت بۆ بێتە نێوکایەکە و یاری تۆبی بکات لە بەری شتێکی ئاسایە بەڵام تا ڕادەیەک ئەمە بۆ خانمان قورسترە بەڵام تۆ خۆت باست لەوە کردکەوە باوکی یاریزانەکان یاخود بنەماڵی یاریزانەکان خۆیان پەیوەندیت پێ ئەکەن ئەڵێن مامۆستا پێمان خۆش ئێمە کچەکەمان لە لای تۆ یاری بکات و لە لای تۆ بەردەوام بێت ئەمە چ هەستێکەوە چۆن ئەتوانی
ئەم هەستەی خۆ گزارش لێ بکە یانی هەست بە چیەکێک کە ئەم شتا نبینی وی کاکسیدات زۆر ڕاست ئێمە هەمیشە کۆمەلگاکەمان خۆمانەزانین کۆمەلگاکانمان تا ڕادێک بڵێن ڕێگر بۆ لە تیپی کچانوە لە ڕێگر بۆ لەوەی کە کچان بێنە ناو بواری وەرزشەوە بەڵام ساڵانی پێشووتری ژێمە زین چەندین یاریزانی بەناو باگمانە بۆ کچ بووە سەرڕای قورسایی ئەو ئیشەکە بە سەرشانیانەوە بۆ کە ڕێگر بوون بەڵام بەردەوام بوون چەندین یاریزانی کچی دێرینمان هەیە لەم شارە عزیزە کە ئێستا هەمویان تەمەنیان گەورەیە بەڵام ئێستاش هەر تیپێکی کچان دروست بێ ئەوان پاڵپشتیانەکەن من ناتوانم بڵێن بە تەواوەتی داخراوە ئێستا سواز بۆخوا بە تایبەت شاری سلێمانی و من ئاماژەم پێ ئێستا شارچکەکانی شەبووی نە بە ڕێژەیە ئەوی من باسەکەم ڕێژەی زۆری نە باسەکەم بەڵێ وڵات چەند لەم چەند ساڵی دوایە بۆ نمونە چەندین لە شار و شارچکەکانەوە چەندین تیبی کچان کراوەتەوە بەڵام بە ڕێژەیەکی زۆری نەگەر باسیکەی تایستە خانەوادەکان یاخود بۆ نمونە بیرکردنەوەی خانەوادەکان بە ڕێژێکی زۆرینە لەگەڵ ئەم یاریکردنە لەوانەیە نەبن مەزانی چۆنەکاسیداد من زۆر جار ناحەقی خانەوادەکان ناگرم چکە بەڕاستی تۆ ئەبێ بزای کچەکە بخەی دەژێ دەستی کوێوە تۆ کچ وەکو کوڕ نییە ئەمانمانەزانین کاتێکە کچێک گێتە ناو بواری ڕاستەوە هەموو چاوەکایی لەسرە لە چوار دەور لە دراوسێ لە کەسوکار بۆ چ ئۆڕواز سەڵۆکی خەڵکی زۆر تاوە زۆر جار ینی تەنانەت دراوسێ هەبوو قسەی کردو یاین لەگەڵ کەسوکاری یایزانەکانمانە ئەوە کچەکەم شۆ بەو درەنگەشەوە هاتو تۆ بینیمانە پاسەکەی ناتو تۆ چۆن هێڵی کچەکەەوە درەنگ بێتەوە ئەی ناترسی لەسەری بەڵام بێگومان ئەگەر باوکو دایکەکە خۆیان متمانەی تەواوەتیان بەو ستافە بێکە کچەکانیان خەنەژێ دەستیەوە و متمانەی تەواوەتیان بە کچەکەی خۆیان هەبێ کە چۆن پەرۆدایان کردووە خۆیان ڕێگریەکەن لەو قسانەوە هەش بووە یایزانمان هەبووکەوە چەندین ئاوە قورساییات و دەبەردەمەی بەڵام باوکەکە یاخود دایکەکە خۆی پاڵپشتی کچەکەی کردوکەوە بێتە ناو ڕاستەکەەوە ئێمە ئەو کچانە ئەمانەتن لە ئێمە بێ زیاتر بیان پارێزین بەڵام ئێمە خوانەخواستە ئەو کچانە تووشی هەڵە بن ئەو کاتە کە سوکاریان نەحەقیانیەکەوە کچەکان دوور بخەنەوە لە بواری وەرزش چکە بڵی تونەڵەمە کۆمەلگاچی ئیسلامین سواز بەخوا ینی تا ڕادێ گەندێش هەندێ قسە و قسەلۆک تەسیرە کاتە سەکچانی یاریزان و لە جیاتی پشگیریان بکەین ئەیان ڕوخێنن کەسانێکەیە ینی وەکو کە خۆی بوار نایە بە کچی خۆی بەڵام پیشی ناخۆشە دراوسێکیان یا خزمەکەیان یا کەسێکیان کچەکانیان لە بوانە ناو بواری وەرچابێ من هەمیشە وتومە بە کچەکانتان لە لای ئێمە بێ لە ناو وەرچەکە بێ لای ئێمە کاتەکەی بەرێتە سەر باشترەوەی کە لە ماڵەوە مەشغوڵی مۆبایل و مەشغوڵی کۆمەڵەشت بێکەوە زیاتر کاریگەری لەسەر دەرونیەکە بەڵام بێتە ناو بواری وەرچەکەەوە ئێمەوامان کردووە زۆر جار من نمونە بۆ کچەکانی خۆمێنەوە هەندوو کچەکەی خۆم هەر لەم ناڵیەوە لە ناو بواری وەرشان لە ناو یاریگا لەگەڵ خۆمان ئێستاش یایزان و ئێستاژەوەتان بۆندیان بۆ هاتو لەگەڵ لێکیانەکانی عراق بۆی بەژایی لە خولی یاریگای گەورەی دەوری عراقی بکرد هەردووچیان ئەم ساڵ بەرزترین نمرەیان هێناوە و هەردووچیان لە کۆلیژی پزیشکی خوێنێسا کەواتە ئێمە زۆر شتەیە ئەگەر خۆمان وەکو باوک وەکو دایک پاڵپشتی کچەکانمان بکەین وە کچەکان خۆیان کاتی خۆیان بزانن چۆن تەرخانەکەن بۆ وەرچەکە بڕوا بکە دڵنیام کە زۆر کاریگەری نابێ ئەو هۆکارانەیە زۆر جاروا لە کچەکە بەڵام ئەلحەمدوللا ئێستا سواز بۆخوا من ئاماژەشم پیا و جەنابیش ئاماژۆ پیاکەوە ئێستا من زۆر جار دوو کات ژمێرێ من لەناو یاریگاکەین بەڕاهێنانەوە بڵێن بە ئامۆژگاری یایزانەکان باوک دایکی ئەو یایزانە لە چواردەورمان وەستاون دوو کاتژمێری کاتی خۆی دانێ تەرخانەکە بۆ کچەکەی خۆی من بەوە سەربەرزە بم کە بینم ئەو باوکە ئەو دایکە لێ وەستاوە چاودێری مناڵەکەیەکە و چاودێرەکەش لە چیایە وەکو پاڵپشتیکردنکەوە من یاریزانم هەبوو کە باوکی بینیوە سریەکە زیاتر هاندان بۆ بۆی کەەوە ڕاهێنانەکان بەباشی بکە بۆی ئەلحەمدوللا باوکو دایکی واشمان هەیەکەوە لە ماڵەوە دانانیشێ بگرە خۆی کچەکە یێنێ بۆ لای مامۆستا عەباس لە مامۆستا هیوادارم بخێتە ناو ڕیاضەوە چکە خۆشیان نەزان ئێستا وەرزشی کچان زۆر فراوانەوە زۆر پێشکەوتووە و یایزانەکانمان بە جددی ئێستا من هەڵبژاردی عێراق شانازیەکەوە ئەبینی نزیکەی 15-16 یایزانی کچە کووردە یعنی ئەمە تەنانەت ئەوانیش من بەرپرسە وەرچەکانی عێراقیش هەمیشە لەگەڵ ئێمە کە قسەیان کرد توێنێ سوپاسی سلێمانیەکەی سوپاسی هەولێرەکەی سوپاسی تۆوەکەکەین سوپاسی کەرکووک و هەڵەبجە و چواردەوری سلێمانیەکەین کەوا کچەکانیان بەو شێوازەیە ناو هەڵبژاردەوە خزمەتی هەڵبژاردەکەکەن سوپاس بۆخوا بەرەو باشترە ئینشاڵڵا مامۆستا بوونی هاوسەرەکە لە نێو بوارەکەیە تا چەند گرنگە بۆ ئەم پایە وەکو پاڵپشتی کووە بۆ متمانە بوونێک لای ئەو خێزانانێکەوە لەوانەیە لە سەرەتا بێت کە مامۆستا عەباسە ناسن یاخود لە نزیک مامۆستا عەباس نەناسن خۆی ئێستا ئێمە چووکە فێرگە ینی زۆر جار کەسانێکە بۆ بۆنە لە ڕێی جەنابتەوە بۆ لە ڕێی ئەو برادرانی کە مامۆستا عەباس هەناسن کە باسیەوەی کردوکەوە کچەکە یەچێتە ناو بواری وەرچە و حەزەکە بڕوات و توانە بۆ نایبێتە لای مامۆستا عەباس کاتێککە هێناوێتە لای من یەکەم کاری من ئەوە بۆ خێزانم با کردووە کەبانم کردو وتمە من مامۆستا عەباسم ئەمیش مامۆستا باری خێزانمە یەکسەری بڕوات هەبێت دەموچای ئەو کەس و کاری یایزانە ئەممەە فەریحی پێوە دیار بووە چکە هەستی کردووە مناڵەکانی لە دەستێکی پارێزراون
ڕاهێنەرێک خۆی و خێزانەکە لە ناو بوارەکە بن و کچەکانیشی لە ناو بوارەکە بن بێگومان ئەمە کارێکی باشە کارێکی خراپ بێ هەڵبەتە و ڕاهێنەر نەخۆی چێتە ناو بوارەکەەوە نەخێزانەکەشی و نەمەڵانەکانی من ئەتوانم بڵێم گەورەترین پاڵپش بۆەوە من و زۆر جار باجی زۆر قورسیاوە کاکسیدار چکە بڵێ تنەڵی مامۆستایە کاروباری ناوماڵ ڕێکە خاب بە بەردەوامیش ناو یاریگایە لەگەڵ منە و زۆر شتی لە کۆڵ من کردوتۆ لە ئامۆژگاری کچەکان لە زۆر جار خۆت زانی یایزانی کچ هەمیشە زۆر جار کۆمەڵی کێشە هەیە لە نێوانیان ئەمە بەخیلی بۆ بە تۆزە ئیرەی بۆ بە ینی ئەو ئیشانە بەڕاستی هەمووی لە کۆڵ من کردوتەوە بە بەردەوامی وەکو قوتابخانە هەڵسوکەوتی لەگەڵ ئەو کچانە کردووە یعنی بڕوات هەبێ بە بەردەوامی ئامۆژگاریانەکە بەبێ کە من ئاگام بۆ یەتوانم بڵێم پشکی شێری سەرکەوتنەکانم کە من توانیمە بەردەوام بووم بۆ ئەگەڕێتەوە و دڵنیا بەگە ئەویش نەبێم لەواچێ مامۆستاباز بم ڕۆشە ناگەشت. ئاسە تەمەنیەکانی ئەم فێرگی ئێوە لە چ تەمەنێکەوە تاگو چ تەمەنێک یاریزانەکان وەرەگرن؟ کاکسیداد من یەکشتی زۆر گەرەم کردووە لەم فێرگا ینی ئەگەری شەڵا خۆت کاتە هەبوو بێ سەردانێکمان بکەی هیچ کات تەمەنم دیاری نەکرد بۆچی دیاریم نەکرد لەبەری کەسانێکە بۆ یایزانی بڵێن هەبووە یایزانەکە تەمەنی گەورە بووە بەڵام نەیتوانێت هیچ کات پەیوەندی بکە بە یانەیەک و یاخود بە شوێنێکەوە بۆیە من کاتێک کە بڕیاری ئەوەما کە فێرگە بکەمەوە وتم لای من تەمەن دیاری نییە تەمەنمانەیە ئێستا تقریبا نزیکەی 5 ساڵە 6 ساڵە یعنی عفونەك بڵێن 5 ساڵ 6 ساڵ بڵێن تقریبا 8 ساڵە ئاوا 9 ساڵە هاتوتە ناو بوارەکەەوە هەمانە 11 ساڵە هەمانە 12 ساڵە هەمانە ئێستا تقریبا نزیکەی 19 ساڵە هەمانە 8 ساڵە یعنی هەموو شتەکانمان تێکەڵ کرۆ بەڵام ڕاهێنانەکانیان جیاوازە ڕاهێنانی ئەم فیئەیە کە بڵێن ئەم تەمەنی 8 ساڵە تا 10 ساڵە بەجیا ڕاهێنانەکە ئەوانی تر بەجیا یعنی کردومانە بە سێ تیپ لە ناو یاریگاکەیە من ئەتوانم بڵم لێش سواسی گۆناشەکەم کە گۆناشی یایزانی پێشووتری خۆم بۆ بەڵام هەمیشە هێناومەتە ناو بواری ڕاهێنەرەتی و لەگەڵ ما بەردەوامە من و مامۆستا گۆنا و مامۆستا بەهار و مامۆستا سەلام هەر چوارمان پێکەوە هاوکاریەکەکەین بڵێن یاریگاکەدا بەشەکەین و ڕاهێنانیان ئەینێ بە جۆرەی ئاست و تەمەنی یایزانەکە چکە زین ئەبێ جیاوازی هەبێ یعنی هەر چوارتان ڕاهێنەرن بەڵام بەبێ ئاستە تەمەنیەکان و تیمەکان کە جیاکەنەوە ڕاهێنانن بەجیاجێت بەڵێ بێگومان هەر بڵێن هەر ڕاهێنەرێک بڵێن چەند یایزانێکی لەلای و ڕاهێنانیان پێەکە بەمسا بۆ خولی نایبی کوردستان بۆ لەسەر ئاسی فوتساڵێکی چند بۆ وەرزی ئەمساڵ هیچ بەنیازن بەشداری خولەکە بکەن فێرگی ئەفرۆدێت و بێتە ینی ئەفرۆدێت و بەشداری خولەکە بکات هۆی بێگومان بیرۆکەکە هەیە و بیرۆکەکەشم سۆدەست بەردەم دەستەی کارجێریانەوە کە ئیشەڵا ئەگەر ئەوان بتوانن بەڕاستی تۆ بڵێتون لە کاکسیداد ئەگەر دارایکی باشە لە بەردەسانە بێت تۆ ناتوانانی بەشداری بکەیت و ئەفرۆدێتیش خۆمانەزانین یەکێکە لەو یانانەی ینی بە هاوکاری بڵێن بەرپرسەکان یاخود کەسانی لە ناوبواری وەرشە هاوکاری ئەو یانەیان کردو چکە داهاتێکی ماگانی بەهێزی نییە کە بتوانێت خۆی لەسەر پێی خۆی بۆسێ و ئەگەر ئیشەڵا بتوانن و من دڵنیام ئێستاوان لە دراسی بابەتەکەیان کە بتوان ئایا چکە بڵێتونەڵی کە تۆ چیتە ناو بوارەکەوتە بەشداری خولەکەکەم ئەبێک و بتم بارێکی دارایی باش لە بەردەسابێ چاوەڕێی بڕیاری ئەوانم هەرچەند من ئێستا بەڕاستی ینی یاریزانەکانمان خەریکەی تر وردەوردا بن بە اختصاص من حەزەکەم ئێستا لەمە دوان نەک تەنها فوتساڵ ئەگەر ئەم ساڵ فوتساڵیش بەشداری نەکەین وردە تیپەکە لەسەر پێی خۆی بۆسێ من بەشداری خولی عێراقی پێکەم ئێستاوەتە چەندین یاریزانمان لە یانەکانی عێراقی یاریەکەن لە خولی عێراقیە لە یاریگای گەورە و ئەتوانم بڵم یاریگای گەورە ئێستەیەکێکە لەو یاریانەی کە گرنگێکی زۆری پێدراوە نەک تەنها فوتساڵی بڵێن کوردستان بێ یاخود عێراق بێ بۆیە من ئەگەر بڕیاری بەشداریان کرد دەستەی کارژێریانە ئەوەی ئامادەین هەرچەند من خۆم وەکو ڕاهێنەر چونکە ئێستا گرێبەستی 2 ساڵم هەیە لەگەڵ هەڵبژاردەی عێراقە ناتوانم ڕاهێنەراتی هیچ یانەیەک بکەم بەڕاستە خۆ لەسەر هێڵ بۆستم ئامادەین ئینشەڵڵا. بیرتان لەوە نەکردوێتەوە بەڵام بە پێشەوەم پرسیارەکەم 2000 شەقامی وەرزی سلێمانی و هاندرانی وەرزی لە شاری سلێمانیە دەمێکە چاوەڕوانی ئەوەن لە دوای مامۆستا عەباسەوە کە وازێنە تیپێکی تر لە ناو شاری سلێمانیا دروست بێتەوە کە هەر ئێستا شەرچەنە سەرپەرشتیارەکەی مامۆستا عەباسە بەڵام تیپێکە بێت لە ناو شاری سلێمانیا کە ڕکابەری تیپی شارەکانی دیکە بکات بۆ نازناوەکە. بیرتان لەوە نەکردوێتەوە بەشداری چۆن بڵێ خولی عێراقی بن یاخود تیپێک دروستکەن لە یاریگای گەورە بۆ بۆ وەرزی ئەم ساڵ تازەنە بەڵام بۆ ساڵی ئاهێندە تیپێکی یاریگای گەورە دروستکەن بۆ نمونە هاوشێوەی یانەکانی تری خولی عێراقی لێرە ئێمە تیمێکمان هەبێت لە شاری سلێمانیا بەشداری خولەکانی عێراق بکات. زانین چۆنە کاکسیداد من ئێستا وەکو باسی کرد خۆم ئێستا لەو بوارە ئیشەکەم یعنی ئێستا من خۆم ڕاهێنەری بڵێن یاریدە دەرم لە هەڵبژاردەی عێراق ینی بەشداری خولی ڕۆژاوی ئاسیاشمان کرد و
ڕاست ئەنجامەکانمان وەکو پێویست نەبوو بۆ پێی ئێمە نزیکەی 26 ڕۆژمانە بەردەسا بوو بەرامبەر سێ بەهێزترین هەڵبژاردەیە تیمەکەشان تازە دروست کرد بەڵێ هەموو یاریزانی فوتساڵ بووی یاریزانی ساحەی گەورە نەبوو 26 ڕۆژ بەڕاستی تۆ یاریزانێک لە فوتساڵەوە بینی فێری وەستانی بکەین ناو ساحە و فێری شێوازی یاریکردن بکەی زۆر قورسە لە هەمووی قورستر ئۆفسایدەکەی و هەر باسی مەکە یعنی ئەوەی کەمە بەس بوو ئێمە تەنانەت بەرپرسە وەرشەکانی عێراقیش و کاپتن عەدنان درجا لە دکتۆرە ڕەشا و دکتۆرە نیبراسکا یعنی ئەیانزانی کە ئەرکەکەمان زۆر قورسە و ئەشیانزانی خەڵکانێکی لەواچێ دوایەوە بێن بڵێن باسی ئەنجامەکە بکەن و چۆنە بێ عێراق بدۆڕێت و ئەوان وتیان ئێمە ئەم شتانەمان نەبی لە بەرچاو چکە بڵێیتونەڵێ ئێمە بۆ ئەنجام دەڕۆشتین بگرێ ئێمە ڕۆشتین بۆی کە ناوی هەڵبژاردەی عێراق بێنینە ناو چۆنەڵێ وەکو بە عەرەبی لە مەحافیلی دووەلیەوە ئیتر وردە عێراق دەرکەوێت لەناو ئەو بوارەیە کە ڕۆشتین و بەشداریمان کرد یاریەکان وردە یاری یەکەم ئاستەکە بڵین کەمتر بوو یاری دوم باشتر وسێم یاری چوارم کۆتامان لەگەڵ هەڵبژاردەی لوبنانەکە بە خاوەنی نازناوەکە بوو بۆ 2 ساڵ سەر یەک کۆتا یاری یەکچەکانمان باشترین یاریان کرد هاتنوتیان ئەم کچانە ئێمە ساڵێکی کرد هەزار حسابیان بووەکەین ئێمە 4 ساڵ 5 ساڵ ڕاهێنانەکەین ئێمە فوتساڵ بەکار ناکەین ئێمە بەستە نایاگای گەوراکەین بەڵام ئەم کچانە 26 ڕۆژ ئەوە تا دەرکە و کەیتر جێدەستی ئێوە لەسەر ئەم تیپە بۆیە من دڵنیە من یەکشت بەلای منەوە داخە هەمیشە تاسیدات ئێمە ڕاهێنانەکەین بە کچەکانمان بەڵام کاتی خولەکانیت کچەکانمان دانیشێنین ئەچین یاریزانی حاسریێنین کە ئەمە بەڕاستی کارەساتە بۆ زۆربەی ئەو کچانەی کە بەردەوامی لەناو سەرما و گەرمان من ئەو ساڵی کە بەشداری خولی فوتساڵی کچانی کوردستانم کرد زۆر کە زەوی مامۆسەرکەکە زۆر قورسە تو تەنها 5 یاریزانە هەیە زۆر ڕاست بوو تەنها 5 یاریزانم هەبوو بە محتەریفەکەشەوە بە زەینەبەوە کە هێنابووم وەکو پیشەکەت 5 یاریزانم هەبوون یاریزانەکانی ترم هەمووی لاو بوون سەرەتایان بوو وتیان قورسە ئەم یاریزانە لاوانە لەگەڵەوانە وتم من ئەگەر نەتیجەش نێنم گرنگە ئەو کچانە ئەو لاوانە ئەبینت چێکن هەر بۆ یاریزانە لاوانە هەر ئەو ساڵە توانیم نازناوەکە بەدەست بێن و دوای خۆیان هاتوێمە ئەو یاریزانە لاوانەش لیان هەڵبژێرا بۆ هەڵبژاردەی عێراق یعنی کەواتە ئێمە دەستکەوتی ئێمەیەکەوە ئەو کچانەمان بە سەرما و بەگەرمان ڕاهێنانەکەن بوارەکە بین بەوان من ئێستا ئەتوانم ئەم ساڵ هەر ئەم ساڵ ئەمتوانی بەشداری خولی عێراق بکەم لە یاریگای گەورەیە نزیکە ئەتوانم بڵێم 17 یاریزانمان هەیە کە ئەتوانم لەو ساحە یاری بکەم بەڵام ئەنجام نایەت بەڵام ئەبێ سەبرە هەبێ ساڵێ 2 ساڵ دوای ئەوە تۆ بتوانیت لەسەر پێی خۆی بۆستی ئەوە یە کێشە بۆ ئێمە مامۆستا عەباس یاریزانەکە دروست دەکات ئەیکێنێتە سەر پێی خۆی بەڵام کە لە شارەکە گەرنگی پێ نەدرێت و موچەیەکی نەبێ یانەکانی ترێتە سەر حازری و ئەی بات و 4 میلیۆن 3 میلیۆنیاتی تۆش ناچاری ڕێگری لێ نەکەی فەرمو بڕۆ ئەمە بارودۆخی ژیانە سەرەکەی ئەنجامەکان بەداخەوە زۆرجان بۆ شارەکەی خۆمان نییە بۆ لەبێت کە ماندووبوونی خۆمان بۆ خۆمان نییە ناچاری کچەکانمان بڵین فەرمو بڕۆ یاری بکەن بۆ لەبێت کە من ناتوانم 4 میلیۆنی بەمێ ناتوانم میلیۆنێکشی بەمێ ئیتر بۆ ڕێگری لێ بکەم ئەمە کێشەیەکە کە ڕوبەڕووی کچانمان بۆتەوە مامۆستا کاتی بەرنامەکەم بڕۆ کۆتایەتی پێم خۆشە وەکو دوا پرسیار یاخود پێشنیارێکە دێ بۆ بەرپرسانی وەرزشی کوردستان یاخود قەستم ئەوەیە یاخود بەرپرسانی وەرزشی شاری سلێمانی کە ئاوڕێک ئەیتر بۆ نمونە ئاوڕێک لە وەرزشی کچان بدەنەوە و بەتایبەتی تیمی فوتساڵی خانمان کە ئیتر لە شاری سلێمانیە تیپەکە بێت گرنگی پێ بدرێت و ململانەی تیپە بەهێزەکانی کوردستان بکات لەسەر تیپەکانی شاری دووە تیپەکانی شاری هەولێر و تیپەکانی تریژیا خۆت بۆ نمونە بەشداری خولەکانی عێراق بکە و ببێتە تیپێکی ڕکابەر کە ناوی شاری سلێمانی بەرز بکاتە چۆن ئێستا ئێمە لە شاری سلێمانیە یانی نەورۆسەیە بۆ لە خولی ناوی عێراق یاخود خولی پیشەگەرەکانی عێراق بەشداری کات یانی گشە بێت لەسەر ئاستی خانمان چ لە یاریگای گەورە بێت یاخود لە یاریگای فوتساڵ بێت تیپێکمان هەبێت زای چۆن کاکسیدات من دڵنیام ئەگەر یانەکان ئێستا ینی لە ناو شارەکە گە دوو یانە سێ یانە هەوڵباتکەوە تیپی کچان دروستکە هەمووش یاریگای گەورەی هەیە فەرمو وردە من ئاماژەم پێکرد وردە بۆی بتوانین ئەو کچانە ڕابێن لەسەر یاریگای گەورە ناشتوانن فەرمو ئێستا ئەفرۆدێت تاکەیانەیە کەوا تیپی خانمانی هەبووە پێشتر و ئێستاش من تیپی چیاش بێگومانیانەی چیاش خەریکن تیپێکیان دروست کردووە یانی کەواتە سلێمانی ئێستا بێ بەخاوەنی دوو یانە ئەم دوو یانەیە ئەگەر تۆ یانەیەکیش دروستکەی بەنای سلێمانی و بەشداری لە خولی عێراقیش بکە من دڵنیام کەوا ژمارەیەکی قورسە بێ بەڵام ئەوەیە کێشەکە پشگیریەکان نییە ئەوەی کێشەکە بڵێن تۆ یانەیەک لەسەر خپەی خۆی ئەوەستێ کەس پشگیری ناکە من گەشتم بە ئامانجی خۆم کەوا بگەم ئەستافی ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق ئێستا سلێمانی کۆمەڵی هەیزانی هەڵبژاردەی عێراقی هەیە ڕاهێنەریشی هەیە لە ستافی هەڵبژاردەی عێراق یعنی کەواتەیەکێکی لە شارەکان دەوڵەمەنین لە هەموو شتێک مامۆستا عەباس گەشتۆتە ئەو ئاستە سپاس بۆخوا بە فەزلی خوا و پشتیوانی کەسانی دڵسۆزی وەکو جەنابەت و ئەو هاوڕێ ئازیزانم کە هەمیشە پاڵپشتی منیان کردووە
لەسەر پشتی کەس نەگەشتمە هەڵبژاردەی عێراق بگرە خۆم بە ماندووبوونی خۆم بە هیلاکی خۆم سواز بۆ خوا و تەکلیفیشم لە کەس نەکردکەوە من بەرێتە هەڵبژاردەی عێراق کاتێک کە تەلەفۆنم بۆ کرا مامۆستا عەباس تۆ ڕاهێنەری لە ستافی هەڵبژاردەی عێراق ئەڵتە نەشمەزانی یعنی کەواتە سلێمانی ڕاهێنەری هەیە یاریزانی شێ بەس تەنها پشگیریمان ئەوێ من چەندین جا لەگەڵ کاکسیوان نەجمەدینا قسەم کردووە لە ئیتیحاد و توتی ئەگەر ساحەی گەورە بکەمەوە تو ئامادەی وتمە یەکەم کەس ئامادەم کە تیپ دروست بکەم بە ناوی سلێمانی و بەشداری لە خولی کوردستانی بکەم یعنی کەواتە ئێمە شتەکان لەبەردەستمایە ئێمە چینە پێشەوە بەڵام داوا لە پەرپرسە وەرشەکانەکەم زیاتر گرنگی بن بە تیپی کچان چکە ئەنجامەکان فەرمۆتە هەڵبژاردەی عێراق لە تیپی کوڕانە یایزان زۆرە لە هەڵبژاردەی عێراق یان لە کچانە هەڵبژاردەی عێراق نزیکە 16 حەڤە یایزانی کورد بێ بەڵام هەڵبژاردەی لە کوڕانی عێراق سەرەکەی دوو یایزان سێ ساڵەکەش هەر زۆرترین زۆربەی کچ بوو کەواتە بۆچی ئیتربی لەوە ناکەنەوە بڵێن ئەوەی کە ناوی شارەکەی بەسکرێت و کچەکانە بۆ زیاتر پەرەیان پێ نەیەن بۆ زیاتر پشگیریان نەکەین بۆی لە هەڵبژاردەی عێراق زیاتر نازناو بێت بە ناوی ئەم کچە کوردانەوە بەڵام بەداخەوە ئێمە بەستەنها گرنگیەکانمان بە تیپی کوڕانە یاریزانێک گەینین 40 میلیۆنی ئێنەوە نەتیجەشمان نابێ بەڵام تیپێک بە کاملی کچان بەخوا من دڵنیام لە ساڵەکەی بە 15 میلیۆنە توانای نەتیجەوە بێنێ ساژیان زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ لەگەڵمان بوو یەکچەنە دانیشتن لەگەڵ تۆ باسکردنی تۆی فوتساڵی خانمان و گفتوگۆکردن لەگەڵ تۆ کاتی بەنی و کاتژمێر تاو نابێت کاتێکم تاو نابێت بەڵامتر کاتی بەرنامەکەی منیش هەر ئەوەنێ و پێم خۆشە لە کۆتایی بەرنامەکە شتێکت نابێت دواوتە من هیوای سەرکەوتن بۆ جەناب دەخوازم پێشکەشکارێکی خوێنگەرم پێشکەشکارێک هەمیشە بە دوای تازەگەری یاگەڕێ من هەمیشە ئاماژەشم پیاوە هەچ کاتێ من یاریم هەبوو ناو یاریگەکان سیداد بابانی لێبوونی هەبوو بە خۆی و کامرەکەی و بە خۆی راپۆرتە جوانەکانی و ئەمە چەندین بەرنامەشە کە تۆ لەسەر تیپی کچانێکی هیوادارم دەنگی من و جەنابت و بینەرەکانی کە بینەری ئەم بەرنامێن بگا بە بەرپرسەوەرشەکانی شاری سلێمانی بزان کە ئێمە چی ئەەکەین و چی ناکەین بۆ کچان ئەوانیش زیاتر بێنە پێشەوە ئێمە شیوای سەرکەوتن بۆ مامۆستا عەباس و فێرگەکەی و تیمەکەی خوازین بینەرانی عەزیز بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەی مەفتەی بەرنامەی هەفتانی وەرزش لە کۆتایی بەرنامەکەشا سوپاسی ئامادەبوونی مامۆستا عەباس فەرەج ڕاهێنەری فێرگەی کچانی ئافرۆدەیت دەکەم کە ئەمڕۆ لەگەڵمان بوو سوپاس بۆ ئێوەش کە تا ئەم کاتە بینەرمان بوو سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە ڕێز و سڵاوی سیداد بابانی قبول فەرموون تا ئەڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکەی هەفتانەی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامەران بن.